بەردەوامە. بەڵێ ئەچینەتەوەری یەکەمی پرۆگرامەکە کۆسار باس لە لەوە دەکەین کە یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە هەوڵیاوە بۆ چارەسەرکردنی تەواوی کێشەکانی شاری کەرکووک، بەڵام هەمیشە کێشەیەک هەیە باز لەوە دەکرێت کە گەنجانی شاری کەرکووک لە ئێستادا زۆر بێکارن و بەشێک لە گەنجان هەوڵ دەدەن کە بڕۆنە دەرەوەی کوردستان، بەڵام بزانی پلانی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ ساڵی داهاتوو یاخود بۆ خولی داهاتووی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چییە؟ لەگەڵ کاندیدەکەمان ناسیح جەبار کاندیدی ژمارە 3 لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان قسە و گفتوگۆی زیاترەکەین لەم بارەوە. سڵاو لێبێت و ئەم کاتە و باش باسمان لەوە کرد کە گەنجانی شاری کەرکووک لە ئێستادا بێکارن. دەمەوێت یەکەم پرسیار بۆ دەست پێ بکەم پلانی ئێوە چییە بۆ ئەوەی کە لە خولی داهاتوودا ئەم گەنجانی کە لە ئێستادا بێکارن بێکار نەمێنەوە یاخود بە ڕێژەیەکی زۆر چارەسەر بکرێ ئەم کێشەیە؟ بەیانیتان باش خاک ساراخان، هیوادارم ڕۆژێکی خۆشتان هەبێت. زۆر سپاس. ڕاستی من ناوم ناسح جابرا، ناسراوم بە مامۆستا ناسح شوانی نێک جەبار. بەڵێ دەستان خۆش بێت. لە ڕاستیدا ئێمە وەک کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگەر خۆتان ببینین تەمەشای لیستەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەن، ئەمجارە لە شاری کەرکووک کۆمەڵی گەنجی تێدایە. لەنێو ئەو گەنجانەشا چەندین گەنجی بەتوانە و خاوەن بوار لە هەموو بوارەکانی تێدایە. بۆیە ئەمە سەرەتایەکی جوانە بۆ ئەوەی کە بەرنامەی کەرکووک ببینین کە گەنجان ئێستا لە کەرکووک هەموو لەسەر خەتن بۆ ئەوەی ئەو کێشەی کە جەنابتان باستان کرد کە گەنجان بێکارن، هەلی کار کەمە ڕوو دەکەن لە شارەکانی دەرەوەی کەرکووک یاخود وڵاتانی دەرەوە. بەڵێ بەرنامە و کارنامە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئێمە وەک کاندیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بەو دۆخە، یعنی ئەگەر ئێوە هەر ئێستا لە ساڵی پارە و لە دوای هەڵبژاردەکانی ئەنجومەنی پارێزگاوە بڕوانە شارەکە شاری کەرکووک، دەبینن لە کەرکووک پارێزگارێکی کورد، پارێزگارێکی گەنج ئێستا دەست بەکارە و کارەکانی کردووە. ئەو وای کردووە کە کۆمەڵێ هەلی کار بێتەکایەوە، ببینی جادەکانمان، ببینی شەقامەکانمان هەمووی ئێستا کاری تایە، ئیش و کار باش بەڕێوە دەچێە. ئەمە خودی هەر لە خۆیدا بەرنامەیەکی جوانە بۆ ئەوەی گەنجان و لاوانی شارەکەمان بێنە سەرکار. لەگەڵ ئەوەشدا من وەک خۆم وەک ناسح شوانی، مامۆستا ناسح شوانی، ماوەی زیاتر 20 ساڵە لە بواری گەنجان و لاوان و خوێندکاران و وەرزشکاران کار دەکەم. یعنی کۆمەڵێ بەرنامە و تەواوی زانیاریم لەسەر ئەم گەنجانی شاری کەرکووک، ئەم لاوانی شاری کەرکووک هەیە لە کەم و کوڕیەکانیان لە داواکاریەکانیان. کەواتە مامۆستا ناسیح، مادام جەنابە خۆت چەند ساڵێکە لەگەڵ گەنجان و لەو بواری گەنجانەیە کارەکەی، ئێستا بە دڵنیاییەوە ئاگاداری ورد و درشتی کێشەی گەنجانی شاری کەرکووکیت، یعنی چ لە بوارە هونەریەکانە بێ، لە بواری کارکردنا بێ، لە بواری پیشەییا بێ، مەرج نییە یعنی تەنها کارکردن بێ. ئێمە ئەبێ باسی ڕەخساندنی هەلی کاری هونەریان بۆ بکەین، باسی ڕەخساندنی کاری پیشەییان بۆ بکەین، کارە کەلتوریەکان بێ. ئەوەی کە خۆت جەنابەت بینیوتە تا ئێستا و ئەو توانای گەنجەی کە لە ناو کەرکووکە هەیە، ئەبێت چی بکرێت؟ یعنی جەنابەت ئینشاءڵڵا دەنگی تەواوە هێنیت و کورسەیەک مسۆگەرەکەیت و ئەچیتە ئەنجومەنی نوێنەران. چۆن دیفاع و لە مافی گەنجانی کەرکووکەکەی چیان بۆ ئەکەی؟ وڵا کاکە کۆسار، ینی بە دڵنیاییەوە من بە حکمی ئەوەی کە چەند ساڵێکش بەڕێوەبەری وەرزش و لاوانی شاری کەرکووک بوومە، ئاگاداری ئەو کەم و کوڕیانم و ئاگاداری ئەو خولیانم کە گەنجان هەیەە. بەڕاستی ئێستا گەنجانی ئێمە هەندێکیان وا هەز دەکەن کە دەنگیان نابیسترێ، کەس گویان لێ ناگرێ. یعنی بەڕاستی گەنجی ئێستا لە ماوەی ئەم 20 ساڵی کارکردنی من ڕەنگە لە ڕووی شێوەوە گۆڕانکاری بەسەرا هات بێ، زروفەکان گۆڕابێ، بەڵام هەموو ئەو گەنجانە هەمان ڕوحیەکیان هەیە، هەمان هەستیان هەیە. طبعاً هەمووتان دەزانن گەنج داینەمۆی گۆڕانکاریە، ئەو کاریگەری گەنجێتی لەسەر هەموو کۆمەلگاکان هیچ توێژێکی تر نیەتی. بۆیە گەنجانی ئێمە لە شاری کەرکووک، یعنی سەرڕای ئەوەی کە کۆمەڵێک کەم و کوڕیمان هەبووە لە چەند ساڵی ڕابردوو لەوەی کە هەلی کار نەرەخساوە، ڕەنگە وەک جەنابەت باست کرد کاکە
لە ڕووی هوەرەوە بێنازن لە ڕووی ئەوەی کە شوێنێکی گشتیان نییە بۆ ئەوەی کە لی کۆ ببنەوە بێنازن بەڵام لە خودی بەرنامە و لە خودی ئەو ئەساسیاتی کەوا من کە درکم پێکردووە بۆ گەنجان فعلەن پێویستیان بەوەیە کۆ بکرێنەوە گویان لێ بگرێ پێویستیان بەوەیە کەسێکیان هەبێت دەنگی ئەوان بێ نەک تەنها نوێنەری ئەوان بێ خەڵکێکە بێ دەنگی ئەوان بێ لە ناو پەرلەمان و لە ناو دام دەستگا حکوومیەکان لەو شوێنانەی کە مرکزی قەرارن. بەڵێ کاک ناسح ئەگەر زانیاری هەبێ لە ئێستادا لە سەدا چەندی گەنجانی کەرکووک بێکارن؟ بەواقع یعنی ئەگەر تۆ زانیارێکی تەواوت پێ بڵێم ڕێژێکی تەواوت پێ بڵێم ناگاتە 135 یعنی ئەوەی کە باسەکرێ لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە گەنجانی شاری کەرکووک کەمتر لە 35 جیان بێکارن ئەوش بۆ ئەوە دەگەڕێتەوە ئێمە خۆتان ئاگادارن ساڵانە چەندین خوێندکارمان لە زانکۆکان دەردەچن و لە خۆتەی بڵێن حکوومەتی مرکزی عێراقی مرکزیە دامەزراندن نەماوە لە ساڵی 2014 زۆر کەم بووە ئێمە کۆمەڵێ عقد و کۆمەڵێ گرێبەست هەیە لەگەڵ حکوومەتە ساڵانە ئەو گرێبەستانە ئەگەر بێت لە بواری پەروەردەیە لە بواری تەندروستیە لە وزارەتانە هەیە بەڵام لە شوێنەکانی دیکە ڕەنگە ئاگادار من لە ساڵی 2014 و تاکو ئەمڕۆ دامەزراندن نییە بۆیە ئەم گەنجانە هەموو ساڵێ دەردەچن و بێکار دەبن ئەوە ژوا دەکا کە هەمویان نەتوانن یان ئەو هەلیان بۆ نەرەخسێ لە کاری حوردا یاخود لە کارێکی تایبەت بە خۆیاندا کار بکەن بۆیە وا دەکا ئەو گەنجانە یعنی بمێننەوە ئەو بێکار بن ئەگینا یعنی بواری ئەوە دراوە ئێستا لە ماوەی ئەم چەند ساڵی ڕابردوو ئەم 2 ساڵی ڕابردوو بوار دراوە بەوەی کە گەنجان هەوڵ بدەن بڵێن پرۆژەی بچوک بچووکیان هەبێ هەوڵی ئەوە دراوە کە بەشدار بن لە چەندین پرۆژەیە کە تایبەتێکن بەوان چەندون خولکراوەتەوە و ئەگەر ئێوەش زانیاری تەواوشتان هەبێ ڕەنگە لە چەند مانگی داهاتووە چەندین پرۆژەی تر خزمەت بە گەنجانی شاری کەرکووک کە هەلی کاریان بۆ بڕەخسێنێ لە پارێزگارەکەمانەوە ئەو مژدەیەمان پێگەیشتووە کە گوایە کۆمپانیای بریتیش پترۆڵ BP کە ڕەنگە لە شاری کەرکووکا بکرێتەوە و بەم زوانە و چەندین گەنج و چەندین لاوی ئەم شارە سودمەند دەبن لەوەی لەوێدا بنەسن. جەمال مەسا گفتوگۆکەی تۆ سارا هەر لەسەر ئیش و لەسەر نەبوونی کارە ئەوەی منیش هەری بەمەوە بۆ پشتگیری و پشتیوانیکردنی گەنجان لە شاری کەرکووکە لەوەتەی کە کاگڕێبوارتەها بۆ بە پارێزگاری ئەو شارە و پارێزگاری ئەو شاری گرتوۆتە دەست یعنی هاوکارێکی باشی گەنجان بووە لە ماوەی ڕابردووە دوو گەنجی کەرکووک لە یەکێک لە پێشبڕکێ جیهانیەکان لە وڵاتی رووسیا لە بەشی AI یاخۆ بڵنژیری دەستکردە پلەی یەکەمیان بەدەستێنا کە دوو گەنجی کەرکووکی بوون لە ئێستایا کۆمەڵە گەنجی کەرکووک ئامادەکاریەکەن کە لە وڵاتی ئەمریکا چەند کۆنسێرت و بەرنامەی هونەری پێشکەش بکەن کە ئەمە بۆ خۆی دەستکەوتە و چەندەها بابەتی تریش کە ئەم پارێزگارەوە ئیداری ئەو شارەوە یەکێتی نیشتیمانی کوردستان پشتگیری و پشتیوانیانە چۆن وا بکەین و چی ئەکرێ بۆ ئەوەی ئەمانە فراوانتر بکرێت لە گەنجێک و دوو گەنجە نەمێنێتەوە پەلکێشە بۆ 100 گەنج بۆ هەزارەها گەنج ئەوانەی کە توانایان هەیە ئەوانەی کە توانایەکی شاراوایان هەیە ئێوە بتوانن هاوکاریان بکەن دەستگیرۆییان بکەن ئێوە چیان بۆ ئەکەن؟ وڵا قوربان ئەگەر من باسی ئەوەت بۆ بکەم کە چەند گەنجێک پشتگیری کراوە ڕەنگە لە بواری AI بێ لە بواری هونەر بێ من باسی ئەوە بکەم لە بواری وەرزشە هەم جەنابی پارێزگار خودی خۆی دەستخۆشی لێ دەکەین بەڕاستی پاڵپشتێکی تەواوی گەنجان لەم شارە لەو ڕۆژەوەی دەست بەکار بووە من دەتوانم بڵێم گەنجی ئەم شارە یعنی ئەوانەی کە پێویستیان بووە یان ئەوانەی کە پێویستی بەوەیان بووە کە بڕۆن سەردانی دەرەوەی وڵات بکەن بۆ بڵێن چالاکیەکانیان یاخود هونەری بێ وەرزشی بێ لە بواری ئایتیا بێ جەنابەت فەرموود یان پشتگیری تەواویان هەیە لەگەڵ ئەوەشدا من ئەمەیە باس لەوەش بکەم خودی کاگ ئاسۆ کە سەرپەرشتیاری کەرکووک سەلاحەدین یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەویش یعنی بەڕاستی دەستێکی زۆر باش و کاریگەری هەیە لەوەی هاوکاری ئەو گەنجانە بکات چەندین گروپ بە گروپی هەڵپەرکێ هەبووە
گروپی وەرزشی هەبووە یانی وەرزشی هەبووە کە ویستویانە سەردانی دەرەوەی وڵات بکەن یاخود بابەتێکیان هەبووە لەوەی کە پێویستیان بە هاوکاری بووە ڕاستی هاوکاری کراون لەلایەن جەنابیانە و لەلایەن پادێزگارەوە لەلایەن خودی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە کە بۆردێکی وەرزشیمان هەیە بۆردێکی گەنجانمان هەیە کە هاوکاری ئەم گەنجانە ئەو وەرزشکارانە کراوە ئەکرێت ئەگەر گەنجان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەبێ ئەگەر گەنجان کەسێک هەبێ خەمخۆری تەواویان بێ بەڕاستی لەو بوارانە زیاتر شەکرێت ئەکرێت و پێم وابێ بەرفراوانترە بێت. بەڵێ کاتەکەک نازح باس لەوە کرد کە لە ئێستادا ئەگەر نوێنەری خۆیان هەبێ گەنجان تا چەند گرنگە لە ئێستا تەواوی گەنجانی شاری کەرکووک و شارەکانی تریش بڕۆنە سنووقەکانی دەنگدان و دەنگ بن بە کاندیدی دڵخوازی خۆیان بۆی کە بتوانن لە داهاتووە لە خولی داهاتووە کاریان بۆ بکرێت و تاوای ئەو کێشانی هەیەیانە چارەسەر بکرێ و دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی کوردستان. بەواقعی ینی ئەم قسەی من ئەیکەم لە بانگەشەیە و پەیوەندی بە بانگەشەوە هەیە ئەگەر باسی ئەوەت بۆ بکەم لە شاری کەرکووکە گەنجان چۆن دەبێ هەڵسوکەوت بکەن لەگەڵ بواری دەنگدانە ینی هەموو گەنجی کەرکووک هەموو لاوانی شاری کەرکووک ئەوە دەزانن کە لە ڕۆژی دەنگدانە پێویستە بچنە سەر سنووقی دەنگدان ینی بەدەر لەوەی کە لایانی ئینتیمای حزبی و لایانی نەتەوەییان چیە با بڕۆنە سەر سندوقەکانی دەنگدان دەنگی خۆیان بدەن لەبەری ئەو مافێکی شخصیە لەگەڵ ئەوەشدا هەموو گەنجان داوایان لێ دەکەم کە چوونە سەر سندوقی دەنگدان بیر لەوە بکەنەوە کام لایەن دەنگەکانیان قۆرەخ ناکە کام لایەن دەنگەکانیان کاریگەری تەواوی دەبێت لەسەر گۆڕانکاری لە شارەکەمان ئەنی بەڕاستی ئەمە لەم شاری کەرکووک پێویستمان بەوەی گۆڕانکاری لە کۆمەڵێشت بکەین پێویستمان پێ بۆ خۆتان دەزانن لە ئێمە لە 2010 تاکو ئەمڕۆ لە 2007ەوە تاکو ساڵی هەتا هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگارش کرا ئێمە لەم شارە چەند پێویستیمان بە گۆڕانکاری بوو نەفسیەت و سایکۆلۆژیای خەڵکی ئەم شارە چەند گۆڕانکاری بەسەرا هات بوو بەڵام لە دوای ئەوەی کە پارێزگارێکی کورد دەست بەکار بوو یەکێتی نیشتیمانی کوردستان توانی بەو کورسیانی بەدەستی هێناوە ئەو گۆڕانکاریە مێژووە لە شاری کەرکووک ڕوو بدا و بتوانین خۆمان وەک کورد حکومڕانی خۆمان بکەینەوە لە شارەکە هەموو خەڵکی کەرکووکش بە گەورە و بچووک و گەنج و لاوشیەوە شادی ئەوادن لە دوای دەست بەکاربوونی پارێزگارە کوردەکە شارەکەمان چ گۆڕانکاریەکی بەسەرهات بۆیە گرینگە بۆ لاوان گرینگە بۆ هەموو توێژەکان بچنە سەر سنووقی دەنگدان و کاندیدی دڵخوازی خۆیان هەڵبژێرن ئەو کاندیدی کە دەزانن دەتوانێت دەنگیان بگەێنێ دەتوانێت کەم و کوڕی و کێشەکانیان بگەێنێ و لەگەڵ ئەوەشدا خاتون من ئێستا هەر داوا لە هەموو خەڵکی کەرکووک دەکەم یعنی هەر ئێستا ئەوانی کە کارتەکانیان وەرنەگرتووەتەوە ئێستا لە کۆمسیۆن داوا لە ئەو خەڵکانە دەکەن بچنەوە کارتەکانیان وەربگرنەوە چەند سەد هەزار کارتێک ماوەتەوە لە بنکەکان چاوەڕی خەڵکی دەکەن بچن کارتەکانیان وەربگرنەوە بۆ ئەوەی بتوانن لە ڕۆژی دەنگدان بە ئازادی و بە خواستی خۆیان کاندیدی دڵخوازی خۆیان هەڵبژێرن. باش کاک ناسح مامۆستا یعنی لە ئێستەیە لە شاری کەرکووک چەندین سنتەر و ناوەندی گەنجان هەیە و گەنجان سەردانی و شوێناناکەن بەڵام ڕەنگە لە تمۆحی گەنجەکانان نەبێ ئێوە بەڕێستان ینی چۆن دەتوانن وا بکەن لە ئەنجومەنی نوێنەران کە جەنابە خۆشت باسی لەوە کرد کە بێ دەنگیان هەبێ لێەوە کەسێک هەبێ کە لایەنێک هەبێ کە پشتگیریان بکە پشتیوانیان بکە چۆن واکەن ئەم تمۆحی کە گەنج هەیەی نەمرێت و زیاتر فراوانتری بکەن لە شارەکەیە لەبەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان تیمێکی گەنجی لە کەرکووک داناوە پارێزگارەکە هەر گەنجە جەنابتاننەوە نمونی وەکو جەنابتان کە ئاچنە ئەنجومەنی نوێنەران هەر گەنجن یعنی ئاگاداری هەموو کێشە و مەشاکیلەکانی گەنجانن لە شارەکەیە چیان بۆ ئەکەن یعنی ئەو گەنجانی کە ئێستا گویان لە مامۆستا ناسیحە کاندیدی ژمارە سێی بازنی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووک چیان بۆ ئەکەن چۆن پشتیوان و پشتگیریانەکەن. وەڵایی من یەکەم شت من کە کاتێ خۆم کردوتە ناو بواری کە خۆم کاندید کردو و ئێستا ئەمڕۆ کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانم بەواقع ینی یەکەم کارنامەی من ئەوەیە کە بتوانم چۆن گەنجان بەشداری پێ بکەم لە مەرکەزی قەرارە چۆن وا بکەین ئێمە وەکو گەنج لیژنەیەکمان هەبێ یاخود
کۆمەڵی گەنج بین بتوانین ئەگەر من نوێنەریان بم ئەگەر نوێنەریان نەبم ئەبێ بیل لەوە بکەینەوە ئەم گەنجانەوە لێ بکەین ئێمە گەنجی کەرکووک بتوانین نزیک بین لە مەرکەزی قەرارەوە چاودێر بین بەسەر هەندێک لە کار و پرۆژەکانی کەوا لە پارێزگاری کەرکووک دەکرێت. ئێمە لە بیرمان نەچێ گەنجانی کەرکووک ئێستا تۆزێ سیقە و هینیان نییە بە حکوومەت بەڕاستی لەگەڵ دام و دەستگاکانی حکوومەت تۆزێ حادزن ئەتوانم بڵێم تۆزێک دوور پەرێزن ئەوەش هۆکەی ئەوەیە کە ڕۆژە ڕۆژان پرسیاریان پێ نەکراوە ئایا تۆی گەنج چیت پێویستە هەر کەسە لە لای خۆیەوە بڕیاردەر بووە لەسەر ئەوەی کە ئەمە بۆ گەنجەکەی ئەی تۆ زانید ئەو گەنجە چیەوێ ئەی تۆ زانید ئەو گەنجە خواستی چییە ئەیەوێت چۆن بیکە دەبێت لەم ڕۆ بەدواوە ئەگەر وەک ناسح بتوانم ببمە نوێنەریان و دەنگی ئەوان بم لە پەرلەمان و لە دام و دەستگاکانی حکوومەت دەبێ وا بکەم کە ئەو گەنجانە بتوانن لە مەرکەزی قەرارە بەشدار بن لەوەی ئایا چ جۆرە خزمەت گوزاریەکیان بۆ بکرێ بەشدار بن لەوەی کە دەنگی ئەوانش هەبێ لە ئەو بابەت و خول و ئەو خزمەتانی کە بە گەنجانە ئەگەیەندرێ نەک تەنها ئێمە لێرە تەماشاکرد بین و ببینین کە بە تەمای شتێکمان بۆ بکەن و ئێمە لێرەوە تەماشا بکەین ئایا ئەگا پێمان یان ناگا پێمان سەبارەت بەو سنتەری گەنجان و بەو ڕێکخراوانی کەوا لە ناو شارە هەیە و بۆ گەنجان بەڕاستی خۆت جەنابەت باسی ئەوەت کرد وەکو تۆمۆحی گەنجانی شارەکەمان نییە ئێمە من وەک کاتێک لە بەڕێوەبەراتی وەرسولاوانی کەرکووک بەڕێوەبەر بووم هەست درکم بەوە کرد کە لە ناو شاری کەرکووک پێویستمان بە زیادترە لەو سنتەرانە پێویستمان جگە لە سنتەری حکومی بە سنتەری ڕێکخراوەکانی مەدەنی هەیە نێودەوڵەتیەکان هەیە ئەو سنتەرانی کە بتوانن وشارکەرەوە بن بتوانن ڕێنیشاندەر بن خولی جۆراوجۆر بۆ گەنجانمان بکەنەوە بۆ ئەوەی کە ئەو گەنجانەش دانەبڕێن خۆت ئاگاداری بەڕاستی ئەگەر گەنجی ئێمە بێکار بێت لەگەڵ ئەوەی کەس شوێنێکش نەبێت سنتەرێکش نەبێ لی بحەوێتەوە بەڕاستی خوا نەخواستە ڕەنگە ڕوو لە شوێنی نەخوازراوە بکە ڕەنگە هەندێک کاری نەخوازراوە بە مێشکیا بێ ڕەنگە خۆت وتەنی بیر لەوە بکاتەوە بڕا بۆ هاندەران و لە وڵاتەکەی خۆی جێدەڵێت بۆ بابەتەشەیە ئومێدمان پێتانە ئەوان بم ناومێدیان ناکەین ئینشاءڵڵا هەمومان ئومێدمان پێتانە نوێنەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئاچنە ئەنجومەنی نوێنەران بەدڵ و بەگیان لە پشت خەڵکەکان و دەنگدەرانیان بن و دەنگدەرانیان هەمیشە لە ڕیزی پێشەوە بن بۆی بتوانن خزمەتیان بکەن زۆر زۆر سپاس بۆ کاک ناسیح جەبار ناسراو بە مامۆستا ناسیح کاندیدی ژمارە سێی لیستی 222 بازنەی کەرکووکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەمبانیە ڕاستەخۆ لەگەڵمان نابوویت.